وڵاتانی مرۆڤ سالار شانازی بە ئازادی و سەروەری هاوڵاتیانیانەوە دەکەن. جەختکردنەوە لە ئازادیەکان و پاراستنی ئاشتی کۆمەڵایەتی وەکو بنەمای ئاسایشی نەتەوەی هەژمار دەکەن و بە دەستور و یاساکانیان چەسپاندویانە بە پێچەوانەی بانگەشەی چاواشەکارانەی دەسەڵاتە دیکتاتۆریەکان کە سەپاندنی ئاسایش دەکەنە بنەمای کامەرانی گەلانی ژێر چەپۆکیان. ئەگەر بە پێی ئەو پێوەرەی سەرەوە دۆخی هەرێمی کوردستان هەڵسەنگێنین هەرگیز ناتوانین بنەماکانی مرۆڤ سالاری و ئازادی ڕاستەقینە و مافی هاوڵاتی بوون ببینین. چونکە لە دوای 30 ساڵ هێشتا زمانی چەک و میلیشیا لە بری دەستور و یاسا بڕیار دەدات و هەر ڕۆژە و لە شوێنێکدا و بە پاساوێک کەرامەتی مرۆڤەکان دەشکێنرێت. کارنامەی ئەم دەسەڵاتە بۆ خۆی لە بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیدا بووەتە هۆکاری تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی. نەبوونی بنەما دیموکراسیەکان و دامەزراوە دەستوریەکانی دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات کە چوارچێوەیەکی گشتیە بۆ کار و چالاکی سیاسی و حیزبی و لە وڵاتانی ئازاد و دیموکراتدا حیزب پاشکۆی ئەو دامەزراوانەیە. بۆیە دەستا و دەستکردنی دەسەڵات سانا و بێگرفتە بە پێچەوانەی نمونەی وەکو هەرێمی کوردستان کە هەموو ئەو دامەزراوانە وەکو کاڵای بە باڵابڕاوی دوو حیزبی دەسەڵات دامەزراون. حیزب گەورەترە لەو دامەزراوانە و ئەوانیش تەنیا بۆ ماکیاژی دەسەڵاتی خۆسەپێنیان هەر کاتێ ویستیان بە ئارەزووی خۆیان ئاراستەیان دەکەن. بۆیە لە 30 ساڵی ڕابردوودا قەیرانە سیاسیەکان گەورەتر بوون و ئیرادەیەکی ڕاستەقینەی گۆڕانکاریش لەو دەسەڵاتدارانەدا نابینرێت. هەر ئەو ناشەفافی سیاسەتیشە بووەتە هۆکاری قەیرانە قوڵە ئابووریەکەی هەرێم و دەیان کێشەی بۆ موچەخۆران و بازاڕەکانی هەرێم و کەرتی ئابووری و وەبەرهێنان خوڵقاندووە. لە ڕووی کۆمەڵایەتی و قەیرانە قوڵەکانیەوە کارنامەی هەرێم بە پێچەوانی بانگەشەی سیاسیەکانی کە گوایە ئاشتی کۆمەڵایەتی و سەقامگیری تێدا بەرقەرارە و کار لەسەر چەسپاندنی برایەتی نێوان پێکاتەکانی کراوە. بە پێچەوانەوە ئەوە چەندین جارە بە پاساوی جۆراوجۆری بێبنەماوە با پرۆگرامی خوێندن هەستی زۆرینەی موسڵمانانی هەرێم دەکرێتە ئامانج. ئەوە سەرەڕای بێبەرنامەی بۆ تاک و کۆمەڵگەوکردنەوەی دەرگای هەزاران نەخۆشی ئەخلاقی و تیراوێی کۆمەڵایەتی کە چەندین جار دەستگا فەرمی ئەمنیەکانی هەرێم ئاماژان بەو قەیرانە ئەخلاقیە کردووە کە مەخابن بە بەرچاوی حکومەت و دەستگاکانی و بگرە هەندێک جاریش بە پاساوی جیاوازەوە گەشەیان پێدەدرێت. چەسپاندنی ئاسایش بەمانای چەسپاندنی ئاشتی کۆمەڵایەتی نییە. ئاشتی کۆمەڵایەتی ئەو کاتەیە کە کەرامەتی مرۆڤەکان پارێزراو بێت، ئازادیەکانیان بە یاسا ڕێکخرابێت و کەس نەتوانێت بە پاساوی بێبنەما پێشێلی بکات. دەنا ئەو جۆری چەسپاندنی ئاسایش لە هەموو وڵاتە دیکتاتۆرەکاندا بەرقەرارە. ئاشتی کۆمەڵایەتی پاراستنی سنوورە پیرۆزەکانی ئازادی مرۆڤە. ئەوەش بەو مانایە نییە بە پاساوی ڕێز لە کەمینە مافی زۆرینە پێشێل بکرێت، بەڵکو دەبێ هەمووان سنوورەکانی یەکتر بپارێزن.